بارە بادامەزراوی ویم بە هاوبەشی لەگەڵ پرۆژەی ئارتفرۆش پرۆژێکی هاوبەشی هۆشیاری ژینگی پێک دێنن کاتێدا پرۆژەکە خۆی لە کارێکی هونەری هاوچەرخیدا دەبینێتەوە بەناوی ئینستەڵیشن کاتێدا ئەمە جۆرێکی تایبەتی هونەرە بەکاردەهێنێت بۆ هۆشیاری ژینگی من زەنەری زیاتر سەبار بەم جۆرە پرۆژەیە سەبار بۆ پرۆژە هاوبەشەیەکی لە نێوان هەردوو ڕێکخراو یاخود دامەزراوی ویم و پرۆژەی ئارتفرۆش ڕاگەنراوە لە زۆر بەڕێز ڕەبەن وەردەگرم کە بەرزان یاریدەدەری پرۆژەی ئافرۆشن و ڕاستەخۆ لە سەدو لەگەڵ من جا ئامادەن ڕەماخان سڵاو لێ بەیان باش زۆر بەخێر بیت. دامەزراوی ویم بە هاوبەشی لەگەڵ ئێوەیە پرۆژێکتان ڕاگەیاندووە کە تێدا پرۆژەکە خۆی لە هونەرێکی هاوچەرخدا دەبینێتەوە بۆ هۆشداری ژینگەی من دەستپێک دەمێت باسێکی ئەم کارە هاوبەشی ئێوە و دامەزراوی وینم بۆ بکەن کە پرۆژەکە بۆ پارێزگاریکردنە لە ژینگە لەگەڵ ئەوەشدا ئێوە سەیرانگای دوکان و قەشقۆڵیتان هەڵبژاردووە بۆ ئەم کارە. بەڵێ زۆر سوپاس بۆ میوانداریەکەتان تاوان بە دڵنیاییەوە پرۆژەی ئارتفرۆش پرۆژەیەکی دامەزراوی بمە پرۆژەیەکی هونەریە تایبەتە بە کارکردن لە مەجای فرۆشتنی کاری هونەری و هەروها بڵاوکردنەوەی کاری هونەری لەسەر تاسەری عێراقا ئەم جارە بیرمان لەوە کردەوە کە بە شێوەیەکی جیاواز ئێمە بتوانین پرۆژەیەکی جیاواز پێشکەش بکەین تەنیا لە فرۆشتنی کاری هونەریان نەبێت بەڵکو ئەم جارە بتوانین لە ڕێگەی بڵاوکردنەوەی هۆشداریەکی ژینگەیەوە ئێمە تەسیرمان هەبێت هونەر تەسیری هەبێت لەسەر تاکەکانی کۆمەڵگا بۆیە لە ماوەی ڕابردووە لە دوای ئەوەی دامەزراوەی فم و تیمەکانی دامەزراوەی فم هەستان بە پاکردنەوەی بەنداوی دوکان و زەی قەشقۆڵی ئێمە لەو کاتەیە پلانی ئەوەماندانا لەگەڵیانە بۆ ئەوەی چۆن بتوانین ئەم پلاستیکانی کە لە ناو ئەم ئاوایە دەرئەهێنرێتەوە چۆن وای لێ بکەین کارێکی هونەری لێ دروست بکەین و لە ڕێگەی کارێکی هونەریەوە ئێمە هۆشداری بڵاو بکەینەوە زۆر کات ئێمە ئەیبینین کە ئەتوانین لە ڕێگەی تێکستەوە ئێمە لە ڕێگەی نووسینەوە هۆشداریەکان بڵاو بکەینەوە یاخود ببینین بەڵام ئەتوانین بڵین هونەر شێوازێکی ڕاستەوخۆترە چونکە هەموو کاتێک کە تەنانەت نووسینێک ئەبینین ڕاستەوخۆ چاو ئەیخوێنێتەوە ئەنجابی هێنەرە بەرچاوی خۆت ئەگەر تۆ کارێکی هونەریت هەبێ ئینستەڵیشنێکت هەبێت لە شوێنێکی گشتیا ئەو کاتە پەیامەکە زۆر ڕاستەوخۆتر ئەگات بۆیە بە خۆشحاڵیەوە بە هاوکاری زۆر بەڕێزان قایمقامی دوکان و هەروەها بەڕێوبەری شارەوانی دوکان بەڕێوبەرایەتی شارەوانی دوکان و بەڕێوبەری بەنداوی دوکان ئێمە توانیمان پلاستیکەکان کۆ بکەینەوە بەشێکی زۆر باشی لێجیا بکەینەوە لە شوێنێکە ئەوان بۆیان دانابووین لە دوای پاکردنەوەکە و بتوانین بیگەڕێنینەوە بۆ سلێمانی و لەگەڵ کاک سەباحە ئێمە توانیمان ئیشەکە دروست بکەین و ئەمڕۆ ئیفتتاحی ئیشەکە ئەکرێتەوە بە ئامادەبوونی ئەو بەڕێزانی کە باسم کرد. ڕەماخان دوای باس لە وردەکاری ئیشەکە دەکەین بەڵام دەستپێک بەر لە چوونە ناو وردەکاری کارەکانەوە دەمێت باسێکی هونەری ئینستەڵیشنمان بۆکەی بۆی هەم بۆ بینەریش ڕوون بێت کە ئەم هونەرە چیە تعبیرە چی دەکات بۆچی ئێوە بۆ پرۆژێکی وەها ژینگەیی یاخود بۆ هۆشداری ژینگەیی دەستان بۆ ئەم جۆرە هونەرە بردووە. بەڵێ ئینستەڵیشنێکێکە لە با بڵێن جۆرە هونەریەکانی کە لە ناو هونەری هاوچەرخا هەیە ئێمە بنمونە لە کلاسیکا پەیکەرمان هەیە کۆمەڵێک مەوادی تایبەت بەخۆی هەیە کە لی دروست دەکرێت سازی و پەیکەرتاشی یاخود ئەتوانین ئەو کوتلانی کە لە شوێنێکی گشتیا دایبنین بە چەند جۆرێک لە هونەر بتوانین دروستی بکەین و دایبنین بۆیە فکری ئینستەڵیشن فکرەیەکە توانم بڵێم پەیکەرسازی و پەیکەرتاشی نییە بەڵام کوتلەیەکە بابەتێکە شتێکە دائەنرێت لە شوێنێکە بەڵام ئایدیایەکی لە پشتەوەی بیرۆکیەکی لە پشتەوەی زۆر کات ئێمە لەوانەیە پەیکەری گوڵێک ببینین گوڵێکە دروست کراوەتەوە لە بەردیا لەدار لە هەر مەوادێکی تری پەیکەر ئەتوانین یەکسەر ماناکەی بزانین ئەمە گوڵێکە لەوانەشە هونەرمەندەکە تعبیری زیاتری بۆی هەبێت بەڵام کە لەناو هونەری هاوچەرخا باسی ئینستەڵیشنەکەین ئەتوانین بڵێن کە کوتلەیەکە دائەنرێت لە شوێنێکە و ئایدیایەک و مانایەکی لە پشتەوەیە کە ئەوێت بیگەێنێت ببینەر هەمیشە پامەکان ئینستەلیشن ژینگەین یاخۆ بە گوێری دۆخ و شوێن دەگۆڕێت. نانا هەر کاتێک تۆ ئایدیایەکت هەبێت ئەتوانی ئینستەڵیشنێکی بۆ دروست بکەی و شەرت نییە بزەبت ئینستەڵیشنەکە ئەو فۆرمەت باتێ کە تۆ پەیامەکەت ئەگەینی بنمونە ئێمە ئەو بابەتی کە دروستمان کردو ئینستەڵیشنەی دروست کرا و دانراوە ڕاستە پەیوەندێکی زۆر ڕاستەوخۆی هەیە بە
بابەتی ئاو و پلاستیک و ئەو جۆرە کاتە باسەکە بە هەلش بپرسە لەگەڵ کە ئێستا دوو ئفتتاحەکە کرێت ئەو کارە چیە کە ئێوە بە ئینستالیشن کردوتان دوتانە پامێکی ژینگی بگەێنێت بەڵێ ئێمە طبعاً زۆر ریسەرچمان بۆ کرد زۆر فکرە هەبوو زۆر دیزاینمان بۆ کرد و سەیری زۆر دیزایانی تریشمان کرد بێجگە دیزاینە ناوخۆیەکانی خۆمان کە دروستمان کردبوو لە کۆتاییە گەیشتین بەوەی کە ئەتوانین ئێمە ئەم کارە لە شێوەی شەپۆلێکی ئاوا وەیڤێکی ئاوا ئێمە نمایشی بکەینەوە ئەو کاتە ماناکەی زۆر ڕاستە و خۆتر ئەگات ئەتوانین بە فۆرمی جیاواز ئێمە ئەم کارە نمایش بکەین بەڵام لەو کاتەیە پێویستە کات ئێمە تێکستێکدا بنین لەگەڵ ئیشەکەیە بۆ ئەوەی زۆرتر باسی ئیشەکە بکات بەڵام کە تۆ وەیڤێکی ئەو ئەبینی شەپۆلێکی ئەو ئەبینیت ئەو کاتە ڕاستەوخۆ ئەزانیت بابەتەکە چییە پەیامەکەمان چییە لە وەیڤی ئاوەیە ئێوە داتانەوە پەیامەکە چۆنە ئێمە بابەتەکانمان هەمووی بەستۆتەوە بەیەکەوە بە نمونە وەیڤی ئاوەکە تعبیر لە ئاوەکە ئەکات کە ئێمە پلاستیکەکانمان تیا دەرکرێتەوە و تەواوی ستراکچەری ئیشەکە کە دروست کراوە لەو پلاستیکانە دروست کراوەتەوە کە ئێمە لە ناو بەنداوی دوکان و زەی قەشقۆڵیا دەرمان کردوێتەوە ئەو پاشماوانێک لەناو ئاوەکەتە دەرتان لە سەیە هەشتای بەڵێ بەڵام بۆ دروستکردنی ستراکچەری با بڵێن بینایی ئینستالیشنەکە ئێمە پێویست بوو کۆمەڵێک مەواد بەکاربێنین بەڵام پێم خۆشە لێرەوە ئاماژەی پێبم کە هەموو ئەو کەرەستانەی بەکار هاتووە هیچیان زیان بەخشنین بۆ ژینگە بە نمونە ئاسن بەکار هاتووە لە دروستکردنی بینای ئیشەکەیە ئاسن لە کاتێکا کە باران و شێو ئەو بابەتی کەش و هەوا تەسیری تێکات ژەنگ دروستەکە و ژەنگێکە لە ئەتوان بڵێم بابەتە باشەکان بۆ خاکەکە لەبەرەوە ئێمە لەگەڵ کاکسەباح کە بەڕێزیان هەستا بە دروستکردنی لایەنی تەکنیکی ئیشەکە زۆر بیرمان لێ کردەوە کە شتێک دروست نەکەین کە ئێمە لە جیاتی ئەوەی هۆشداری ژینگەی بڵاو ئەکەینەوە زەرەری هەبێت بەعکسەوە هەموو ئەو بابەتانی کە بەکار هاتووە بەشێکی ئیسفادەی هەیە بۆ ئەو خاکی کە لەسەری دامانناوە و پێشم باشە کە لێرەوە ئاماژە بۆ بکەم ئەم کارێک کە ئێمە دای ئەنین کارێکە بۆ ماوەیەکی کاتیدا ئەنرێت لەبەرەوەی پلاستیک بە با بڵێن گۆڕانکاریەکانی کەش و هەوا خۆرە بارانە ڕەشەبایە و ئەم بابەتانە پلاستیکەکە ڕوبەڕووی شیبوونەوە و تێکچوون ئەچێ لەو کاتەیە زیان بە خاکەکە گەێنێ ئێمە پێش ئەوەی بگاتە ئەو کاتی کە شی ببێتەوە پلاستیکەکە ئێمە کارەکە لا ئەبین لە شوێنەکە بۆ ئەوەی ئێمە پەیامەکەمان تەنە ئەوە نەبێت کە هۆشداریەکی ژینگەی بڵاو بکەینەوە بە خەڵک بڵێن تکایە کە ئەچن بۆ سەیرانگاکان سەرچاوە ئاویەکان پیسمەکەن لەبەرەوەی لەوانەیە ئێمە لە سەروی ئاوەکەەوە ئەو کارەساتە نەبینین کە لە ژێر ئاوەکەیە هەیە ئەو هەموو پلاستیکە و هەموو مادە زیان بەخشە لەبەرەوە ئێمە مەبەستەکەمان ئەمێ لێرە بگەینی هەڵبدە دەستان خۆش بەسەرکەوتوو بن کارێکی زۆر جوام و من فۆتۆکەم بینی وێنەکەم بینی بەڕاستی کارێکی زۆر سانجڕاکێشە اینجا من دەمێت ئەوەش بڵێم کە لە شەودا شەپۆلەکە بە شێوازێکە گڵۆپی تیا بەکار هاتووە کە من ڕاستی هەم وەکو کارێکی هوەری زۆر جوانە هەم پامەکەشی پامێکی گرنگە ڕەبەخان دەمێت پرسیاری ئەو بکەم بۆچی ئێوە دوکان و لە نێویشاندا سێرانگەی قەشقۆڵیتان هەڵبژار بۆ نمایشکردی ئەم جۆرە کارە و یاخۆ بۆ بڵاوکردنەوەی ئەو جۆرە هۆشداریە بۆ ژینگە بەڵێ وەک باسمان کرد پێشتر دامەزراوەی بەم هەستا بە پاکردنەوەی بەنداوی دوکان و قەشقۆڵی و چەند شوێنێکی تریش ئەوەی کە بەلای ئێمەوە گرنگ بوو نیشاندانەوەی خەڵکی ناوچەکەیە کە لە شوێنەکەیانە چی ئەگوزارێت ئەو سەرچاوە ئاوی کە ئەوان ئەیبینن بەو جۆرە پاکە لەوانەیە ئێمە وەکو سەیرانکەرێک کە ئەڕۆین چۆن شوێنەکە پیسەکەین یاخود ئەتوانین بڵێن ڕێگای دوکان ئەو فولکەی سەرەکی ڕێگای دوکان جیاواز لەوەی سەیرانکەرەکان بە بەردەوامی ئەو ڕێگەیە ئەبینن ڕێگای هاتوچۆی هەر کەسێکە کە ڕێگەی دوکانی لەسەر بێ بە نمونە ئێمە لە سلێمانیەوە بە دوکانە تێپەڕین ئەچین بۆ هەولێر و کۆمەڵێک ناوچەیتر یاخود لەو ناوچانەوە بە دوکانە ئەگەڕێینەوە و بەرەو سلێمانی و چەند ناوچەیەک و چەند شارۆچکەیەکی تر ئەڕۆین لەبەرەوە ناوچەکە زۆر باشە بۆ دانانی ئیشەکە ئەو مۆقعی کە دیاریمان کردووە و هەروە هەموو پاشماوەکان ئێمە لە ناو دوکانە دەرمان کردوێتەوە بۆیە وەکو دیارەک ئەیبەخشینەوە بە دوکان بۆ ئەوەی خەڵک بتوانێت لە ڕێگەی بینینی ئەم کارە هوەریەوە پاک و خاوێنی دوکان ڕابگرێت. هەڵبەتە دروستکردنی کارێکی هوەری لەم شێوازە بۆ پەیامە گرنگە ژینگەیە
دەرەتی دوکانی دەراتێکی بچووک نییە بەڕاستی و دەرکردنی پاشماوانە هەڵبەتە بڕێک زەحمەتی ئەوێت لە دەرکردنی پاشماوەکاندا. دەبێت بزانم ئەو زەحمەتیانە چی بوون کە لە دروستکردنی ئەم کارەدا خۆ لە ڕاگەاندنی ئەم دوور پرۆژێدا بۆ ئێوە هاتە بەرداز یاخود بۆ ئێوە دروست بوو؟ بەڵێ بیدایەت لە کاتی پاکردنەوەی بەنداوەکەیە ئێمە ئەبوو مەوادەکان جیا بکەینەوە لەبەر ئەوەی کۆمەڵێک کەرەستەی زۆر جیاواز لە ناو ئاوەکەیە هەبوو ئێمەش بیرمان لەوە کرەوە کە پلاستیک بەکاربێنین بۆ ئیشەکە تەعاملکردنی ئاسانە و لە بەروی قەرارمان ناو ئیشەکەمان کاتی بێت بۆیە پلاستیکەکە بۆ ئێمە باشترە و ئەتوانین تەحەکومی پێوە بکەین و پەیامەکە زیاتر بگات لەسەر ئەو دیزاینەی کە پێشتر دامان نابوو لەبەر ئەو جیاکردنەوەی کەرەستەکان لە یەکتری بنمونە داری تیابوو قەوزەی تیابوو و تەڕ بوو لە ناو ئاوەکەیا بوو دەرمان ئەکردەوە بە هاوکاری تەبعاً ئەو کەسانی کە لەوێ بوون و دواتر شوێنێکمان بۆ دیاری کرا بۆ ئەوەی بڕۆین لەوێ جیای بکەینەوە. دواتر پلاستیکەکان لەوێ جیاکراونەتەوە گەڕێنراونەتەوە بۆ سلێمانی و گیانومانەتە کارگەکەی کاک سەباح و زۆری ویست وەڵاهی کاری زۆری ویست لەبەر ئەوە تۆزێکیش لە نمایشکردنە تەخیر بوو لەبەر ئەوەی هەموو ئەو پلاستیکانی کە بە بینای ئیشەکەوەیە کامل دووراونەتەوە بەتەل هیچ مەوادێکی تریتیا بەکار نەهاتوە تەنیا تەل و ئاسنە لەگەڵ پلاستیکە وەک باسم کرد تەل و ئاسنەکە زیانێکی ژینگەی نییە و پلاستیکەکەش لە کاتێکاکەی ترزانیمان بەرەو خراپبوونەچێت لا ئەبرێ بۆ ئەوەی ئێمە ئەو تەلەمان بەکارهێناوە تاوەکو پلاستیکەکان بە ڕەشەبا یاخود بە باران و بەفر پلاستیکەکان لێ نەبێتەوە و ناوچەکە پیس نەکات پەیامەکەمان زۆر بەڕاستە و خۆی زیاتر بکات. هەڵبەتە ئەوە هیچ ڕێکخراوێکی هەستا بە پاکردن دەرەتی دوکان دەبێت بزانم خەڵکی دوکان خەڵکی ئەو ناوچەیە هاوکاریان بۆ ئێوە هەبوو یاخود چۆن پێشوازیان لەم پرۆژەی ئێوە کرد؟ بەدڵنیاییەوە پێشوازێکی زۆر باشیان هەبوو ئێمە ئەم چەند ڕۆژەکە لە دوکان خەریکی دانانی ئیشەکە بووین زۆر کەس لە دانیشتوانەکانی دوکان هاتوون بۆ لامان وتیانە ئەگەر یارمەتیتانەوێت ئێمە توانین هاوکاریتان بکەین زۆر سوپاسی کاکسەروەرەکەم لێرەوە بە بەردەوامی خۆی لەگەڵمانە بووە بەڕێوبەری شارەوانی دوکانە زۆر هاوکاری کردوین و زۆر سوپاسیانەکەین و تەنانەت ئەو کەسانەشی کە بە لای ترافیک لایتەکەیە ئەڕۆشتن ئیتر هەر کەسانێک بوون ئایا گەشتیار بوون سەیرانکەر بوون یاخود خەڵکی ناوچەکە لێەوە ڕۆشتون کارەکەیان زۆر بەلاو جوان بوو زۆربەی کەس لەویا ئەوەستا ئەوە بۆ ئێمە جێگای دڵخۆشیە. هەڵبەتە دامەزراوی ڤیم لە پێشووتریشدا کاری نەم شێوازی هەبوو کاری پاکردنەوەی دەریاچەکان پێشتریش لە دەربەندی خان ئەو کاری پاکردنەوەی دەریاچەکەتان ڕاگەان دەبێت پرسم پرۆژەی داهاتووتان چییە هەنگاوی داهاتووتان چییە تەنیا لە بواری دەریاچە و یاخود ژینگە ئاویەکاندا دەمێنەوە یاخود دەتانەوێت ئەم هەڵمەتە فراوانتر بکەن لە ناوچەکانی دیکەی کوردستاندا جیاوازە ژینگە ئاویەکان لە وشکانی یاخود لە شوێنەکانی دیکە و شوێنێک کە بە باشی دەسان یاخود هەستەکەم بە شێوازێک لە شێوازەکان سروشتەکەی شێوەندراوە یاخود پیسکراوە مادە پلاستیکەکان تیاندا زۆرە پرۆژەی دامەزراوی ڤیم چیە بۆ ئەوە؟ بەڵێ تەوان دامەزراوەی ڤیم لە مەجای ژینگەیە وەکو خۆت باست کرد کاری زۆری کردووە و بەردەوامیشە بێت لەو کارانە هەر شوێنێک کە پێویستی بە هەر بابەتێک هەبێت لەلایەنی پاکڕاگررتنی ژینگەوە دامەزراوی ڤم بە ئەکیدی هاوکارە بێت و ئەوەی پەیوەندی با بڵین بە دامەزراوی ڤم و تەفاسیلی ئیشەکانیەتی ئێمە بەڕێوبەری پرۆژەکانمان هەیە لەوێ زانیاریە تەواوەکان لە لای ئەوەی کە لە لای منە ئەتوانین بنمونە لە کاتی ڕاگەیاندنی هەڵمەتێکی پاکردنەوە یاخود هەر کارێکی دیکە کە لە ناو سێکتەرەکانی دامەزراوی ڤما هەبێت ئێمە وەکو پرۆژەی ئارتفرۆش چۆن بتوانین فکری لێوەربگرین و بتوانین لە ڕێگەی بابەتێکی هوەریەوە ئێمە کارەکانمان ڕابکەین. هەماهەنگیتان لەگەڵ ڕێکخراو ژینگەکاندا چۆنە؟ پلانتان هەیە کە هەماهەنگیتان لەگەڵ ئەواندا زیاد بکەن خۆ کارەکانتان لە بواری ژینگەدا لە شوێنی دیکەدا خۆی بگرێت خۆی ببینێتەوە؟ وەکو باسم کرد ئەوەی پەیوەندی بە کار و چالاکیەکانی دامەزراوی ڤمەوە هەیە ئەوە بەشێکی جیاوازە لە بەشی ئارتفرۆش ئێمە لێرە زیاتر تەرکیزە خینە سەر بابەتە هوەریەکان ئەوەی کە پەیوەندی بە لایەنە ژینگەیەکە و ئیلاقاتی ڕێکخراوەکانی تر وەکو بابەتی ژینگەی یاخود هۆشداری بڵاوکردنەوە لەسەر ژینگە هەبێت ئەوە تەفاسیلەکان لە لای بەڕێزێکی ترمانە لە دامەزراوی زۆر باشە هوەری ئینستەلیشن لەم کارەتاندا لەم پرۆژێتاندا
دورێکی باڵای هەیە توانێت بڕۆ زۆربەی کارەکان لەسەر هونەری ئینستەڵیشن داتاناوە لە داهاتوودا چۆن ئەم هونەرە ئەتوانێت بەردەوام بێ یاخصۆن ئەتوانن چۆن پلانتان چییە بۆی کە لە ڕێگەی ئەم هونەرەوە کاری دیکە پێشکەش بکەن پامی دیکەی ژینگەی بگەن یاخود هەر مەجالێکی دیکە بێتانە لە ڕێگەی هونەری ئینستەڵیشنەوە پامەکەتان بگەن شتێکی وا لە پلانتانایە وەکو بزەبت هونەری ئینستەڵیشن ناتوانین قەراری لەسەر بین لەبەرەوەی لە مەجای هونەرە ڕێگەکانی گەیاندنی پەیامەکەت زۆرە بۆ ئەم جارە لەبەرەوەی ئینستەڵیشنمان بەکارهێناوە چونکە بەپێی کەرەستەکانی کە لە بەردەستمانە بووە و زائیدەن داڕشتنەوەی دیزاینەکە و فکرەکە و بابەتەکەی کە ئیشمان لەسەر کردووە بۆیە قەرارمان ناوەکە بە ئینستەڵیشن ئێمە ئیشەکە پیشان بین بەڵام ئەگەری هەیە لە داهاتووە جۆرە شتێکی تر جۆرە پەیامێکی ترمان هەبێت ئەو کاتە ئەتوانین بە ڕێگەیەکی جیاوازی هونەر ئێمە پەیامەکە بگەێنین گرنگ نییە هەموو ئەو پەیامانەی کە ئێمە ئەمانەوێت بیگەێنین تەنیا لە ئینستەڵیش ناخۆی ببینێتەوە هەڵەتا دامەزراوی بویم ڕۆڵێکی باڵای هەبووە لە هەوڵەکانی بۆ ڕوبڕبوونی ژینگەدا بەم پرۆژانەی کە لەم دوایانە داوای خۆت کە بە بەردەوامی ئەنجامی داوە یەکێکی دیکە لە لایەنەکان کە ڕاستە ئەم دامەزراوانە ڕۆڵی باڵان هەیە لە هۆشیاری ژینگەی داخۆ لە پاکڕاکردنی ژینگەدا بامڕ ئەو دەلایانی پەروەردەش ڕۆڵێکی باڵای هەیە لە پاکڕاکردنی ژینگەدا بۆی کە چۆن بتوانین منداڵەکان وا لێ بکەین کە ئەوانیش هەست بە بەرپرسیارەتی و هۆشداری بکەنەوەی کە بۆ نمونە ئەوان ئەو بتڵە فرێ نەدەرکە ئێوە دامەزراوەیەک ڕێکخراوێک ناچار بێ بچێت هەڵیگرێتەوە پاکی بکاتەوە هەوڵەکانتان لەو بارەوە چییە لە بواری هۆشداری منداڵاندا لەناو خوێندنگەکاندا کارمەندەکانی ئێوە لەوێ هەوڵتان داوە کارەکانتان هەمی بکەن بە نامیلکێک و ناو خوێندنگەکاندا لەناو ڕێکخراوەکاندا لەناو هەر دامەزراوەیەک بێت تانەوێت کە ئەو پامی خۆتانی لێ بکێنن بەڵێ ئەمە کۆمەڵێک فکرەمان هەیە لەلایەنی پەروەردەیەوە بۆ ئەوی بتوانین ئیشی لەسەر بکەین لەلایەنی ژینگەیەوە زۆر مناڵ هەیە لەوانەیە کاتی ئەوەی نەبێت یان لەبەرەوەی لە مەکتەبا زۆر خەریکی سعیکردنە بتوانێت لە ڕێگەی نامیلکەیەکەوە ئێمە شتەکانی بۆ بخوێنینەوە یاخود ئەو بیخوێنێتەوە بیخینە بەردەستی بەڵکو کۆمەڵە چالاکی ترمان هەیە بیرمان لێکرێتەوە کە ئەم چالاکیانە بتوانین لە مەکتەبەکانە بە ئەنجامی بگەێنین ئەویش بە دروستکردنی ئیشی دەستی بە هەمان شێوە بۆ ئەوەی منداڵ لە مناڵیەوە فێر بکەین کە چۆن بتوانێت ژینگەکەی خۆی بپارێزێ ئەو پلاستیکانی کە لە ماڵەکەی خۆیان بەکارێت یاخود هەر مەوادێکی تری زیان بەخشکە لە چواردەوری خۆی بەکارێت چۆن بتوانێت کارێکی لێ دروست بکاتەوە یاخود بەکاری بهێنێتەوە لەبەرەوەی ئێستا پلاستیکە توانین بڵین بۆ بەشێک لە ژیانی هەر تاکێک لە ناو ئێمەیە لەبەرەوە لەوانەیە نەتوانین لی دوورکەوینەوە بەڵام ئێمە چۆن بتوانین کەمتری بکەینەوە بەکارهێنانەکەی و لە ڕێگەی ئەو بەکارهێنانەکەمەوە چۆن ئێمە بتوانین دووبارە بەکاری بهێنینەوە و ڕسایکڵی بکەینەوە بە خۆشحاڵیەوە ئێستا لە ناو سلێمانی و کوردستانە کۆمەڵە کەسانێک هەن کە پلاستیک ڕسایکڵەکەنەوە ئەوە شتێکی زۆر باشە کە لە ساڵانی ڕابردووان نەبووە ئەبوو بنێردرێتە دەرەوە و کۆمەڵێک ئەرکی زۆری هەبووە بەڵام لە ئێستا بە خۆشحاڵیەوە بابەتەکان گۆڕاوە و خەڵک هۆشدارێکی باشتری هەیە و تەنانەت ئەم کارێکە ئێمە لە ئێستا لە دوکان ئەمڕۆ افتتاحی ئەکەین بە هەمان شێوە تەسیری خۆی هەیە بۆ سەر مناڵ چونکە ئەو گەشتیارانە یاخود ئەو ڕێبوارانی کە بەو ڕێگایە ئەڕۆن ئەکید مناڵیشی تیا بێت و ئەم کارە هونەریە سەرنجی مناڵەکەش بۆ خۆی ڕاکێشێ ئەتوانین بڵین لە ڕووی پەروەردەی مناڵیشەوە ئێمە ئەم کارە تەسیری تایبەتی خۆی ئەبێت. سپاس ڕەبەخان سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوونت بە هیوای سەرکەوتن و نمونەتان زۆر سپاس بۆ ئێوە و دەستان خۆش بێ زۆر سپاس ئەرکتان کێشە